بۆ ئەوی مافی میوانداریکردنی پاڵەوانەتی لە جوانی کیشۆری ئاسیا لە ساڵ 2020 لە وڵاتەکەی خۆی بەڕێوە ببات لە شاری سلێمانی لە ئێستادا وەک ئەبینم مەراسیمەکە بەردەوامی هەیە. لایەنەکان ئەو کەسانی کە ئامادەکاریان کردو لە نێو پاڵەوانتێکە وتاری خۆیان پێشکەش ئەەکەن لەبارەی بەڕێوەچوونی پاڵەوانتێکە و هەروە گرنگی بۆ عێراق و بۆ شاری سلێمانی بە دیاریکراوی. لە عێراق و ناوچەکانی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بیاری لە جوانی ئەدرێت بۆ پێیکا گەنجان زۆر ئارزومەندی ئەو وەرزشن و ژمارەیەکی زۆر لە هۆڵی لە جوانی هەیە و یەکێتەکانی لە جوانی زۆر چالاکن لە بەڕێوەچوونی پاڵەوانتەکان ساڵانە چەندین پاڵەوانەتی بەڕێوە ئەچێت و چەندین یاریزان ئەنجامی باش بەدەست ئێنن و هەوادارێکی زۆری هەیە وەرزشکارێکی زۆر ڕویان لە وەرزشە کردووە. جارێکی تر بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەین لە نێویاندا دکتۆر عادل فەهیم جێگری سەرۆکی یەکێتی لەش جوانی جیهان، ئوستاز ئوشێر کەمبیتارۆ سەرۆکی یەکێتی لەش جوانی کیشوەری ئاسیا، ئوستاز عەبدولەتیف قاسمی بەڕێوەبەری پەیوەندەکانی یەکێتی لەش جوانی عەرەب، ئوستاز فەیزەڵ بن ناسر ئەندامی یەکێتی لەش جوانی عومان. جارێکی تر بە خێراتنی مولایەتان دەکەین و هەروەها ئوستاز فایز عەبدولحەسەن سەرۆکی یەکێتی لەش جوانی عێراق دووبارە و سێوارە بە خێراتنی مولایەتان دەکەین و هیواداری لە ماوەی مانەوەتان لە هۆڵەکەدا ئەو پاڵەوانەی کە دێنە سەر ستەیجەکە ئاستێکی باش پێشەشەن و لەژێر ڕەزامەندی هەمووانتان و دەمەوێت لێرە دۆ ئاماژەی پێ بدەم بەڕێز لاهور شێخ جەنگی کە ئەرکی میوانداریکردنی وەفدی دەرەوەی عێراقی لە ئاستۆ کردووە دووبارە و سێبارە لێرەوە سوپاسی بەڕێزیان دەکەین. هو العراق فقل للدائرات توقفي شاخ الزمان جميعا والعراق صبي. أنا العالي أنا من النجوم تغار، أنا العالي أنا من النجوم تغار اللي كل يوم فوق الغيم تعلوله قبل الحيهم وما انتظر هالصيح. أنا الأفزع برنة الهلهولة عراقي وكل غيرة وهذا يوم رجال. مراسمی پاڵەوانتی لە جوانیانەکانی عێراق لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێت و لە نێو ئەو مەراسیمە لەو پاڵەوانتە سەرۆکیەکێتی لە جوانی کیشوەری ئاسیا ئامادەی پاڵەوانەتەکەیە بۆ پێکە پاڵەوانتێکی گەورە بەڕێوە ئەچێت و هەروە جێگیری سەرۆکیەکێتی لە جوانی جیهانیش لە پاڵەوانتێکە ئامادەیە و کێبڕکەکان لە کێشی 55 کیلۆگرام تا سەر و 100 کیلۆگرام دەبێت واتە کە بڕکەکە لە نێوان ئەو کێشانەدا دەبێت واتە لە 11 کێشی جیاواز کە بڕکێکە بەڕێوە ئەچێت و یاریزانەکان کابەری ئەکەن بۆ بەدەستهێنانی پلەکانی یەکەمی پاڵەوانتێکە و بڕیار وایە دواتر دوای کۆتایی هاتنی پاڵەوانتێکە دوای کۆتایی هاتنی ئەنجامەکان هەڵبژاردەی لە جوانی عێراق دیاری بکرێت بۆ بەشداریکردنیان لە پاڵەوانتی لە جوانی کیشوەری ئاسیا کە بڕیار وایە ساڵی داهاتوو ساڵ 2020 بەڕێوە بچێت هەتاوەکو ئێستا وڵاتی میوانداریکەری پاڵەوانتەکە دیاری نەکراوە بەڵام عێراقیش هاوشان لەگەڵ هاوشێوەی وڵاتی ژاپۆن ئەوێت میوانداریکردنی ئەو پاڵەوانتێ بکات و پاڵەوانتەکە لە شاری سلێمانیش بەڕێوە بچێت. ژمارەیەکی زۆر ئامادەبوو لە نێو هۆڵەکە ئامادەن بۆ ئامادەبوون لە مەراسیمی پاڵەوانەتەکەەوە ژمارێکی زۆر هاندەر و هەواداری ئەم وەرزشە هەیە هاوشێوەی ساڵانی پێشوو و لەم ساڵدا لە سلێمانی پاڵەوانەتی لە جوانی بۆیانەکانی سلێمانی بەڕێوەچوو و هەروەها پاڵەوانتی لە جوانی بۆیانەکانی کوردستانیش بە هەمان شێوە لە شاری سلێمانی بەڕێوەچوو و لە ئێستاشدا پاڵەوانتی لە جوانیانەکانی عێراق بە هەمان شێوە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. دیارە هێشتا نمایشەکان دەستی پێ نەکردو لەلایەن یاریزانەکانەوە بەڵام یاریزانەکان ماوەیەکی زۆر خۆیان ئامادە کردو بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتێکە و پێشتر ئامادەکراون ئاگادارکراونەتەوە لەوەی کە پاڵەوانتێکی بەهێز بەڕێوە ئەچێت و لە هەر کێشەی لەو یانسە کێشەی کە ڕکابەری دەکەن 5 یاریزان ماونەتەوە بۆ ئەوەی ڕکابەری بکەن کە بڕکێ بکەن لەسەر ئەوەی کە پلەی یەکەم بەدەست بێنن و دواتر لە ساڵ 2020 بتوانن بەشداری بکەن لە پاڵەوانەتی لە جوانی کیشوەری ئاسیا کە ئەم پاڵەوانەتیان چاوەڕێ ئەکرێت پاڵەوانتێکی بەهێز بێت لەبەر ئەوەی کە وڵاتانێکی زۆر بەشداری ئەکەن خاوەنی چەندین یاریزانی ئاست بەرزن خاوەنی چەندین یاریزانی لێهاتوون لەو وەرزشە و لە شاری سلێمانی و لە کوردستان بەشەیەکی گشتی وەرزشی لە جوانی هەوادارێکی زۆر هەیە ژمارەیەکی زۆر ڕوان کردوتە وەرزشی لە جوانی بۆ یەکگرنگێکی زۆری پێ ئەدێت ساڵانە ژمارێکی زۆر پاڵەوانەتی ڕێک ئەخرێت لەلایەنێکی تەکانی لە جوانیەوە
و یەکێتەکانی لە جوانی زۆر چالاکن و داهاتێکی زۆریشان هەیە لە بەرامبەر بەڕێوەچوونی پاڵەوانەتەکان هەر بۆیە بەرداوام لە چالەکەکانیان بەرداوام لە بەڕێوەچوونی پاڵەوانەتەکان و شاری سلێمانی سەرکەوتنێکی باشی بەدەست هێناوە لە بەڕێوەبردننی پاڵەوانەتەکانی لە جوانی بە دیارێکرایی لە ماوەکانی پێش و دوای ئەوەی کە پاڵەوانتیانەکانی سلێمانی لە شاری سلێمانی بێگومان بەڕێوەچوو دواتر پاڵەوانتیانەکانی کوردستانی لە شاری سلێمانی بە سەرکەوتوی بەڕێوە چووە لە ئێستاشدا پاڵەوانتیانەکانی عێراق لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێت هەر بۆیە یەکێتی لە جوانی عێراق و لەقی سلێمانی خوان ئامادە ئەکەن بۆی ساڵی داهاتوو ساڵ 2020 پاڵەوانتی لە جوانیانەکانی پاڵەوانتی لە جوانی کیشوەری ئاسیا لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و دوای ئەوەی کە ئەم پاڵەوانەتیان بە شێوەیەکی باشە بەڕێوە چوو وەک ئەوەی کە ئامادەکاری بۆ کراو بۆ ئەوەی پاڵەوانتەکە بە سەرکەوتوی بەڕێوە بچێت ئامادەکاری ئەکرێت بۆ ئەوەی کە مافی میوانداریکردنی پاڵەوانەتی کیشوەری ئاسیا بۆ لەش جوانی لە ساڵی 2020 لە شاری سلێمانی بە دیاریکراوی بەڕێوە بچێت و دەستگای میدیایی کورسا سپۆنسەری میدیایی ئەم پاڵەوانەتی ئەکات وەک ئەبینن مەراسیمەکە ئێستا بەرداوامی هەیە ژمارەیەکی زۆر ئامادە بوو هەن و لە پستێجی شەو بێگومان یاریزانەکان وردشکارەکان خوان ئامادە کردو بۆ ئەوی نمایشی خوان بکەن ئەنجامی باش بەدەست بهێنن بێگومان ژمارەیەکی زۆر یاریزان وەک ئاماژەم پێیان ئامادەن نزیکەی 55 وەرزشکار خوان ئامادە کردووە بۆ ئەوەی کە بەشداری بکەن بۆی نمایشی خوان بکەن ئەنجامی باشیان هەبێت و دواتر ببن بە بەشێک لەو وەرزشکارانەی کە لە هەڵبژاردەی عێراق ئەبن بۆ بەشداریکردن لە پاڵەوانەتی کیشوەری ئاسیا لە ساڵی 2020 وڵاتی ژاپۆنیش ئەوێت میوانداری ئەو پاڵەوانەتێ بکات بۆیە لە ئێستادا عێراق ئەوێت ئەم پاڵەوانەتە بە باشترین شێوە بەڕێوە بات بۆیە شاری سلێمانی دیاری کردو بۆ ئەوی پاڵەوانەتێکە لە خۆ بگرێت هەر بۆیە دوای ئەوەی کە پاڵەوانەتەکە بە باشترین شێوە بەڕێوە چوو ئەنجامی باشی هەبوو و نمایشەکان بە باشی بەڕێوە چوون ئەوە مافی میوانداریکردنی پاڵەوانەتێک ئاسانتر ئەبێت چانسی زیاتر ئەبێت. بەڕێدان ئەوەی کە ئەیبینن مەراسیمی بەڕێوەچوونی پاڵەوانتی لە جوانی یانەکانی عێراق لە شاری سلێمانی دوای ئەوەی کە لەم وەرزەدا سەرجەم وەرزەکانی تر پاڵەوانتەکانی خوان ئەنجامدا پاڵەوانتی لە جوانی وەرزشی لە جوانیش بە هەماشێ پاڵەوانتەکانی بەرداوامی هەیە دوای بەڕێوەچوونی پاڵەوانەتی یانەکانی سلێمانی و هەروە یانەکانی کوردستان بۆ وەرزشی لە جوانی لە ئێستادا پاڵەوانتی لە جوانی یانەکانی عێراق بە هەمان شێوە لە شاری سلێمانی بەڕێوە ئەچێت ئامادەکاریی باش کراوە لەلایەن ڕێکخەرانی پاڵەوانتەکە لەلایەن یەکێتی لە جوانی عێراق و یەکێتی لە جوانی لەقی سلێمانیەوە بۆ ئەوی پاڵەوانتەکە بە باشترین شێوە بەڕێوە بچێت بۆ پێیکا سەرۆکێتی لە جوانی کیشوەری ئاسیا و هەروەها جێگیری سەرۆکێتی لە جوانی جیهان لە پاڵەوانتەکە ئامادەن و چاودێرێکی وردی بەڕێوەچوونی پاڵەوانەتەکە ئەکرێت لە ئەنجامەکان لە دیاریکردنی ئەنجامەکان و داوەرەکان بۆ ئەوی بزانرێت کە پاڵەوانتەکە چۆن بەڕێوە ئەچێت دواتر بڕیان لەسەر ئەو ئەدرێت یاخود چانسی زیاتر ئەبێت بۆ ئەوەی کە پاڵەوانتەکە پاڵەوانتی کیشوەری ئاسیا بۆ ساڵ 2020 لە سلێمانی بەڕێوە بچێت. بسم الله الرحمن الرحيم. نرحب بجميع الضيوف الكرام بضيوف الأعزاء الدكتور عادل فهيم رئيس الاتحاد العربي والأفريقي ونائب رئيس الاتحاد الدولي یەکێتی پاڵەوانێتی ئاسیا و تەواوی میوانە بەڕێزەکانمان و لەگەڵەوەشدا بە خێراتنی سەرۆکی یەکێتی پاڵەوانێتی لە جوانی کیشوەری ئاسیا دەکەین لەگەڵەوەشدا نوێنەرەکان لە سنتەڵەی عومانەوە کە هاتوونەتە شاری سلێمانی لە هەمان کاتیشە زۆر سپاسی هەموو ئەو لایەنانە ئەکەین و ئەو دەستگایانە ئەکەین کە هاوکاریان کردین و لەگەڵەوەشدا زۆر سپاسی یەکێتی لە جوانی سلێمانی و تەواوی ئەو لایەنانە دەکەین کە هاوکاریان کردوین بۆ سەرکەوتنی ئەم کارە بۆ هیوایی کە بتوانین پاڵەوانێتی لە جوانی ئاسیا بۆ ساڵی 2020 بەدەستبێنین و بێنینە شاری سلێمانیەوە. زۆر سپاس سارەکەب دووبارە. شكرا جزيلا. دووبارە زۆر سپاس. كلمة ترحيبية وتارێکی پێشوازیکردن جێگیری سەرۆکی یەکێتی لە جوانی شاری سلێمانی بەڕێز سەرکۆ محەممەد پێشکەشی دەکات فەرموو با بێتە سەر ستەیج. سورکیە و محەممەد جێگیری سەرۆکی یەکێتی لە جوانی عێراق پێشکەش دەکرێت بە ڕێزیان با بفەرمون. بەناوی خوای گەورە
پێشەشی بە خێراتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەین زۆر بە تایبەتی ئەو میوانە بەڕێزانەی کە وڵاتانی دەرەوە و دراوسێ هاتوون بۆ ئامادەبوونی ئەم پاڵەوانێتی و دیاریکردنی بۆ تەقیمکردنی پاڵەوانێتیەکە بۆ ئەوەی ئینشاءالله لە ساڵی داهاتوودا بتوانرێ پاڵەوانێتی ئاسیا بێنینە شارە خۆشەویستەکەمانەوە کە ئەوانیش بریتین لە هەر یەکە بەڕێز دکتۆر عادل فەهیم جێگری سەرۆکی یەکێتی لە جوانی جیهان و بەڕێز مستەر ئۆشێر سەرۆکی یەکێتی ئاسیا وبرئيس عبد اللطيف سروشي علاقاتي اتحادي عربي وبرئيس ناصر الدامي يشتي لجواني عماني وزور بخيراتني سرجم راهنرانو ياريزانانو ميواناني برئيس ناو شاري سليماني ودرو سليماني اكين هیوادارین شێوەیەکی جوانی شاری سلێمانی پێشان میوانەکانی دەرەوە و خوارەوەی عێراق و ناوەڕاستی عێراقیش بین کە شاری سلێمانی یەکێکە لە شارە جوانەکانی کوردستان و عێراق و شایستەی ئەوەیە کە جوانترین پاڵەوانێتی و بەهێزترین پاڵەوانێتیەکانی جیهانی تیا ئەنجام بدرێت. لە ڕاستیدا زۆر لایەن ئێمە زۆر سوپاسی هەموو لایەنانە ئەکەین لە کۆمپانیاکان و لە خەڵکە وەرزش دۆستەکان کە یارمەتیان ناوین و بە تایبەتی زۆر بەڕێز کاک لاهور شێخ زەنجی و نووسی و هەموو ئەوانەی کە لە نووسیگەکەی بەڕێزیا کار دەکەن کە ماندوو نەناسانە ئەم چەند ڕۆژە بە هەموو شێوەیەک هاوکاری یەکێتەکەمان بوون وەک یەکێتی لە جوانی سلێمانی و هەم یەکێتی لە جوانی عێراقیش و شێوەیەکی زۆر جوانیان بۆ شاری سلێمانی پێشکەش کردووە لە میواندارێتی ئەم بەڕێزانە لە هاتوچۆکردنیان و میواندارێکی باش لە فندقەکانی شاری سلێمانی هیوادارین نمونەیان هەر زیاد بێت و هیوادارین هەموو خەڵکانی شاری سلێمانی وەرزدۆشان هاوکاریەکی زۆر باشمان بکەن بۆ بەڕێوەبردننی ئەم پاڵەوانێتیە و هاوکار بن لە ئەوەی کە بتوانین پاڵەوانێتی ئاسیا ئینشاڵڵا لە ساڵی داهاتوودا بەسەر کەوتوی بین لە شاری سلێمانی. زۆر سوپاسان دەکەین بە خێراتنی هەموو لایەکان دەکەین. قلنا سليمانية وتمان شاری سلێمانی شارێکی مرۆڤ دۆستایەتیە لەگەڵەوەشدا بووەتە دەواازەیەک بۆ خۆشەویستی و ڕۆشنبیری و داهێنان. شاری سلێمانی کار دەکات لەسەر ئەوەی کە پێکەوەیی دروست بکات و لەگەڵ ئەوەشدا خاوەنی کۆمەڵێک کەسایەتی گەورە بووە لە وەکو نالی و شێخ مەحموود و لەگەڵ ئەوەشە تاوەکۆم ساتەوەختە چەندین کەسایەتی گەورەی هەیە و خاوەنی توانە و ئەزمموونیەکی تر. لەگەڵ ئەوەشدا شاری سلێمانی لە سەرەتاوە تاوەکو ئێستا بەهارێکی گرنگ بووە بۆ لە خۆگرتنی وەرزش دۆستان و وەرزش و تەواوی پێکاتەکانیە. شاری سلێمانی هەڵگری پەیامێکی هاوڕێتی و خۆشەویستی و پێکەوە ژیان بووە. ئەمڕۆ وێنەیەکی نوێ پیشان دەدات بۆ پێکەوە ژیان و کۆکردنەوەی ئەم هەموو پێکاتە جیاوازانە. لەم ساڵەدا پێکاتەیەکی تری کۆکردوتەوە، ئەویش پێکاتێکی جیهانیە و لە خۆگرتنی تەواوی پێکاتەکانی کیشوەری ئاسیا لەم شارە بچووکەدا کە شاری سلێمانی خۆشەویستیە و یەکێتی لە ژوانی عێراق و یەکێتی لە ژوانی سلێمانی بەتایبەتتر کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە و داوە لە دکتۆر عادل فەهیم دەگەین کە بێتە سەر تەختەی شانۆ و تاری خۆی پێشکەش بکات. ئێستا ژووتەی بەڕێز دکتۆر عادل فەهیم جێگری سەرۆکیەکێتی لە جوانی ئاسیا جیهان پێشکەش دەکرێت. بسم الله الرحمن الرحيم. خۆی گەورە جمهور العظيم ئەمەدوبانی بەڕێز السليمانية ئەمەدوبانی بەڕێز هاوڵاتیانی شاری سلێمانی خۆشەویستن أحبكم هەمووتانم خۆش دەوێت. هذا الشعب العظيم ئەم هاوڵاتی خۆشەویستانم خۆش دەوێت، ئەم گەلە بەهێزم خۆش دەوێت. عێراقی خاوەنی کللتور و مێژووی گرنگ کە زیاتر لە 1000 ساڵ لە مێژوویەکی گرنگ و تاوەکو ئەم ساتەوەختە عێراق
گەشە دەسەنێت و بەرەو پێشەوە دەڕوات. أطيل عشان نامێ وتارەکەم زۆر درێژە پێ بدەم، ئێوە دەتانەوێت پاڵەوانەکان ببینێت، بەڵام من پەیامێک بڵاو دەکەمەوە دەڵێم پەیامەکەشم ئەوەیە کە لە حکوومەتی میسر و گەلی میسرەوە پەیامی خۆشەویستیە بۆ گەلی عێراق بە هەموو پێکاتەکانیەوە. ورسالة و لەگەڵەوەشتا پەیامێکی ڕێز و خۆشەویستی لە دکتۆر ڕەفایل سەنتەر سەرۆکی یەکێتی نێودەوڵەتی بۆ هاوڕێی خۆشەویستم دکتۆر فایز سەرۆکی یەکێتی لە ژوانی عێراق و لەگەڵەوەشدا جێگریس سەرۆکی یەکێتی لە ژوانی ئاسیا و عێراقیش و هیوادارین لە پلە و پایی تردا بیبینین و زۆر سپاس. أكد لي تەکیدیان بۆ ئێمە کردەوە و پێیان وتم لە دوای سەردانە مەیدانیەکەماندا و من و تەواوی ستافە بەڕێزەکەم بەڕێز دکتۆر بەشیر أكدوا لي أنه تاکیدیان لەوە سەر ئەوە کردەوە کە هەموو شتێک پەراوێز بخەین وەلا بنێن لە پێناو ئەوەی کە پاڵەوانیەتی ئاسیا لەم وڵاتەدا بەڕێوە بچێت، بەڵام ئێمە دەڵێم ئێمە هاوکاری ئەم وڵاتەمان نەکرد، بەڵکو ئەم وڵاتە هاوکاری ئێمەی کردووە. بۆ نمونە ئەم پێشوازیە گرنگە، ئەم ڕێز و خۆشەویستیە، ئەم ڕێخزنی چالاکیە هیوادارین پاڵەوانێتی ئاسیا و دواتر نازناوی پاڵەوانێتێکەش بەدەستبێنرێت و لەگەڵەوەشدا پاڵەوانەتی جیهانیش بەدەست بهێنرێت لەم شارەدا و لەم وڵاتەدا. زۆر سپاس. كلمة الاتحاد الآسيوي وتاری یەکێتی پاڵەوانێتی ئاسیا يلقيها على مسامعنا الدكتور دکتۆر ئۆشێر کامۆر پێشکەشی دەکات. Speech to the President of Asian Federation of Bodybuilding and Fitness, Mr. Osher Kambitaro, please take the stage with thanks. السلام عليكم. ئەم کاتتان باش. زۆر سپاستان دەکەم بۆ ئەم پێشوازیە گەرمە. هیوادارم کە ئەمڕۆ نمایشێکی جوان پیشان بدەین لەگەڵەوەشتا لەگەڵ هاوکارەکان و هاوڕەکانم لە وڵاتی عێراقم زۆر خۆش دەوێت و زۆر سپاستان دەکەم. زۆر دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەو ڕێخستنەی کە ئەمڕۆ کردوتانە. سپاس بۆ ئۆشێر کەمتیارۆ و دەمانەوێت لێرەوە جارێکی دووپاتی بکەینەوە کە کەناڵی کورسات نیوز و هەروە دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی پاڵەوانێتەکەیە کە زۆربەی کاتەکان بە شوێکی ڕاستەوخۆ ڕووداوەکانی پاڵەوانێتەکە بۆ بینەران دەگوازێتەوە بە شوێکی ڕاستەوخۆ. السلام عليكم. کاتتان باش. بارك للعراق وكل شيء. پیرۆزبازی لە عێراق و بۆ شەری سلێمانی هیوادارین هەموو لایەنەکان سەرکەوتوو بێت. دەمەوێت دووشت بخەمە ڕوو لەلایەن دکتۆر عادل عەبدولفەهیمەوە و یەکێکیان پێشکەشی دکتۆر ئۆشین و فایز عەبدوڵڵا بکەم. زۆر سپاستانەکەم و هیوای سەرکەوتن بۆ عێراق و شاری سلێمانی دەخوازم. ئەوەش با بڵێن هەدەی یەکێتی لە ژوانی کیشوەری ئاسیا و هەروەها خەڵاتی یەکێتی نێودەوڵەتی لە ژوانیە بۆ یەکێتی لە ژوانی عێراق.
هدية من رئيس الاتحاد هەدیەکی العراقي المركزي لبناء الأجسام پیرۆزبایی واللياقة لەلایەن البدنية سەرۆکیەکێتی لە إلى سعادة ژوانی الدكتور عێراقەوە عادل بۆ دکتۆر عادل فەهیم و فليتفضل مشكورا. داوای لێ دەکەین بێتە سەر ستەیج فەرموو. خەڵاتی یەکێتی لە ژوانی عێراق بۆ بەڕێز دکتۆر عادل فەهیم جێگری سەرۆکیەتی لە ژوانی جیهانی. هدية تقديرية من دیاری رئيس الاتحاد العراقي پیرۆزبایی المركزي لە لبناء الأجسام واللياقة البدنية سەرۆکیەتی لە ژوانی إلى رئيس عێراقی الاتحاد بۆ الآسيوي سەرۆکی یەکێتی لە أوشير ژوانی كامبيتارو. ئاسی. فليتفضل مشكورا. ئێستاش خەڵاتی یەکێتی لە ژوانی عێراق بۆ بەڕێز ئۆشێر کامبیتارۆ سەرۆکی یەکێتی کیشوەری ئاسیایی لە ژوانی. شكرا جزيلا. حللتم أهلا ونزلتم سهلا. بەڕێزان ئەوانەی کە ئەیبنن بەڕێوەچوونی مەراسیمی پاڵەوانتی لە جوانیانەکانی عێراق لە شاری سلێمانی کە سەرەتای مەراسیمەکە سەرۆکێکی لە جوانی کیشوەری ئاسیا کە ئامادەی پاڵەوانتەکە بوو داری خۆی پێشکەش کرد وارەوە جێگری سەرۆکێکی لە جوانی جیان بە هەمان شێوە کە ئامادەی پاڵەوانتەکە بوو و داری خۆی پێشکەش کرد و لەلایەن سەرۆکی یەکێتی لە جوانی عێراقەوە خەڵاتی ڕەزلنانیان پێبەخشرا و سەرۆکێکی لە جوانی کیشوەری ئاسیا ئاماژەی بۆدا کە هەوڵ ئەدەن هیوای ئەوە ئەخوازن کە پاڵەوانەتی کیشوەری ئاسیا بۆ وەرزشی لە جوانی لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و هەروەها دواتریش پاڵەوانەتی لە جوانی جیهان بە هەمان شێوە لە شاری سلێمانی بەڕێوە بچێت بۆ پێیکا پێشوازیێکی زۆر باشیان لێکراوە ڕێزێکی زۆریان لێنراوە بەرلا دەستپێکردنی پاڵەوانەکەەوە ئاماژی بۆوە ئاگادارن لەوەی کە ئامادەکارێکی باش کراوە بۆ بەڕێوەچنی پاڵەوانەکە هیوای خواست کە پاڵەوانەکە بە باشترین شێوە بەڕێوە بچێت و هەروە جێگری سەرۆکێکی لە جوانی عێراق و هەروە سەرۆکێکی لە جوانی شاری سلێمانیش کە ئامادەی پاڵەوانەکە بوو تاری خۆی پێشکەش کرد ئاماژی بۆدا کە هەوڵ دەدەن هەموو کارێک بن و هەموو کارێکشان کردو بۆ ئەی کە پاڵەوانەکە بە باشترین شێوە بەڕێوە ببن و بەبێ هیچ کەم و کورتێک و هیچ کێشە و گرفتێک پاڵەوانەکە بەڕێوە بچێت و سەرنجی میوانەکان بەلای خوانە ڕابکێشن بۆ ئەوی دواتر میوانداری پاڵەوانەتی لە جوانی کیشوەری ئاسیا بکەن کە لە ساڵی 2020 بەڕێوە بچێت و هەموو هەولێک ئەدەن بۆ ئەوەی مافی میوانداریکردنی ئەو پاڵەوانێک بەدەست بێنن و ئەو پاڵەوانتە لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و ئاماژی بۆ داکەت پێشتر پاڵەوانەکانی لە جوانی یانەکانی سلێمانی و یانەکانی کوردستان سەرجەم ئەو پاڵەوانتە لە جوانانی کە لە شاری سلێمانی کراوە بە باشترین شێوە بەڕێوە چووە هیچ کێشە و گرفتێک نەبووە لەلایەن داوەرەکانیشەوە هیچ گلەی و گازندێک ئاراسی داوەرەکانی نەکراوە لە دیاریکردنی ئەنجامەکان بۆیە هەوڵ ئەدەن کە ئەم پاڵەوانتەش بە باشترین شێوە بەڕێوە بچێت بۆ ئەوەی دواتر مافی میوانداریکردنی پاڵەوانەتی کیشوەری ئاسیا بۆ وەرزشی لە جوانی لە ساڵ 2020 بەدەست بێنن بۆ ئەوەی کە لە عێراق و بە دیاریکرای لە شاری سلێمانی بەڕێوە بچێت و هەروە سەرۆکێکی لە جوانی عێراقش ئاماژی بۆدا کە ئەوان شاری سلێمانیان دیاری کردووە وەکو شارێکی وەرزش دۆست بۆ ئەوەی کە ماف میوانداریکردنی پاڵەوانەتی کیشوەری ئاسیا لە ساڵ 2020 بەدەست بهێنێت وەک بینیتان مەراسیمەکە سەرەتای مەراسیمەکە بە چەند وتارێک دەستی پێکرد وەلایەنەکان کە ئامادە بوون لە مەراسیمەکە وتاری خۆیان پێشکەش کرد و ستایشی ڕێخرانی پاڵەوانتەکان کرد بۆی کە ئامادەکارێکی زۆر باشیان کردووە و هەروە هەوادارێک و هەندێکی زۆر لە شاری سلێمانی تایبەت بە وەرزشی لە جوانی هەیە و ئاماژیان بۆدا کە زۆر باشی ئامادەکاریان کرد و میوانداری کراون لەلایەن شاری سلێمانیەوە و زۆر خۆشحاڵ ئەبن بۆی کە پاڵەوانەتی کیشوەری ئاسیا لە ساڵی داهاتوو لە شاری سلێمانی بەڕێوە بچێت لەگەڵ ئەوی کە وڵاتی ژاپۆنیش ئەویش بە هەمان شێوە ئەوێت میوانداری ئەو پاڵەوانتێ بکات.
بەڕێزان ئەوەی کابینیتان بەڕاستی بەڕێوەچوونی پاڵەوانتی لە جوانیانەکانی عێراق بوو لە شاری سلێمانی